بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و ئازی شادە بووم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستانم لە بەرنامەی ئەم جارەماندا باس لەو گەنجانە دەکەین کە ئالوودە دەبن بە مادەی هۆشبەر و باسی کاردانەوەی خێزانەکانیان دەکەین و کاردانەوەی کۆمەڵگە بەرامبەریان. بۆ مەبەستە میوانداری دوو بەڕێزمان کردووە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی، ئەوانیش کاک سیروان گەردی چالەکوانی بواری گەنجان. کاک سیروان بەخێربێی. هەروەها خاتو ئەشواق نەجیب پارێزەر. خاتو ئەشواق جەنابشت بەخێربێت. کاکە سیروان، هەندێ لە گەنجەکانمان بەداخەوە بە شێوەیەک لە شێوەکان یعنی تووشی مادەی هۆشبەرە بن، ئیتر لە ڕێگەیەکەوە هاوڕێکی خراپیان کەسێک لە شوێنێکەوە دەستیان نەگات بە مادەی هۆشبەر و بەکاریهێنن، ئیتر ئەچنە دنیایەکی تاریکەوە کە هاتنە دەرەوە لێی زۆر زەحمەتە. بەڕای جەنابەت وەکو ئەوەی کە چالەکوانێکی بواری گەنجانیت، کاردانەوەی خێزانەکان ئەبێ چی بێت لەوەی کە یەکێک لە ئەندامانی خێزانەکەیان گەنجێک کەسێکیان کە ئالوودەی ئەو مەوادە ببن ئەبێت چۆن هەڵسو کەوت لەگەڵ یا بکەن؟ زۆر سپاس کاک سۆران، سپاس بۆ کوردستان 24 بۆ گرنگجیدانی بەم بابەتە. ئێمە لە 2016 تا ئێستا زۆر قسە دەکەن لەسەر پرسی مادە هۆشبەرەکان بۆی کە کۆمەلگای لی هۆشیار بکەینەوە. ئەم بابەتەش بێتە ینی ئەم بەرنامەیەش بێتە فاکتەرێک بۆی کە بتوانین بە خێزانەکان بە کۆمەلگا بڵێن چۆن دەبی مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکرێکە چکەمانە نەخۆشن بەکارهێنەرێک ڕاستە خۆت لە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 دا دەبێتە بابەتی نەخۆش، یعنی ئەو کەسە نەخۆشە. چۆن لە سەرەتا ئەگەر بیرمان بێت لە کۆڕۆنا کە خەڵک سەرەتا دەی شاردەوە باسی نەدەکرد، نەیدەویست خەڵک بیزانی، تاوای لێهات بە ئاسایی هەمومان دەمان کۆڕۆنەمانە نانێت دەوام، پێمان ناکرێ بێنێ دەرەوە، ینی بۆ شتێکی ئاسایی نۆرماڵ. مخدراتیش دەبی وای لێ بکرێت کە مادەی هۆشبەر ئاوای لێ هاتووە کە ئاسایی بێتەوە، ینی مادەی هۆشبەرێک کە لەو بابەتانی کە ینی بۆ خەڵک ئاساییە، ینی خەڵک نا کۆمەلگای ئێستا زۆر دیارن ئەوانی کە مادەی هۆشبەرە توێشن. ئامارەکان پێمان دەڵێن ساڵ بە ساڵ چەند هەڵکشێ، بەڵام دەبی خێزانەکان نەیشارنەوە، ئەوانی کە کەسێکیان نزیکێکیان تووشی مادەی هۆشبەر دەبی ئێمە بەڕاستی ئاسایی بە دەستگا ئەمنیەکان وەزایدەن بە ڕێگای تەندروستیەوەکە وەزاری تەندروستی خۆی سەرپەرشتی کەیسی مادە هۆشبەرەکان دەکا و ئێستا خۆشبەختانە سنتەری چارەسەری مخدرات دەکرێتەوە کە یەکە لەو شوێنانی کە باشە. کاک سیروان، ئەوەی کە مادەی گەنجێک کە مادەی هۆشبەر بەکارێنێ بە پێی یاسا تاوانبارە، ئەگەر پێی بزانرێ دەستگیر دەکرێ، بەڵام لە لایەکی ترەوە یعنی قوربانی نییە. بەخۆی دوو جۆری هەیە، جۆرێک ئەگەر دەستگیر کرا دەبێتە تاوانبار بە پێی یاسا ماوەڵی لەگەر دەکرێت و حکومەکە وەردەگرێت، بەڵام بە پێی تر هەر لە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 کە 25 مادەی تەفسیری 25 مادەش قرارات و بڕیارە لەسەری یەکێک دەچی خۆی تەسلیم دەکە بە پێی قانون ئەگە بێ بجوولێتەوەی بەتایبەتی جەنابی پارێزەر و ئەندەی باشە دەزان لەم بابەتە زۆر ئاساییە دەچی خۆ تەسلیم دەکە دەڵم کەسێکم توش بوومە هاتوومە خۆم تەسلیم دەکەم لە سنتەرەکە چارەسەرم دەوێت ڕاستە خۆ دەبێت نەخۆش، بەڵام ئەگەر تۆ بە مخدرات گیرای لە شوێنێکە و دەچێشیت ئەکسەر دەبێت بە تاوانبار. ئەم بابەتێ بۆ زۆر گرنگە بیزانن کەس و کارەکە بیزان. بەڵێ چونکە با ئەمە شتێکتان نمونەیەک بدەم کاک سۆران، لە ماوەی ڕابردوو یعنی لە ساڵی 2021 لە کۆڕۆنەیە گەنجێک پەیوەندی پێوەکردن کێسا گوێیان لە من دەوێت، خێزانێک پەیوەندیان کرد کە حکومێم لە 2016 ئیرسەرم کەسانە دەکەم تاوەکو یاساکە دەرچوو تاوەکو سنتەری چارەسەری مخدراتمان دروست کرد لە هەرێم، چونکە پەیوەندی بە پرسی گەنجانەوەیە. ئەمە بابەتە پەیوەندی بزانم لەکوێ هاتووە. دکتۆرێک یەکێک لە دکتۆرەکان لە شارەکانی هەرێمی کوردستان بەخۆی دکتۆرە لە یەکێک لە نەخۆشخانەکان ددانی ئازاری پێدەگا، بەخۆی دەرزی مخدرە، ینی دکتۆری مخدرە، یعنی بابەتەکەی ئەم پەیوەندی بۆ هەیە دیارە دەرزێک لە خۆ دەدا بۆی کە ئازارەکە کەمتەوە 2000 3000 4000 دووبارە دەکاتەوە تووشە بێ وای لێ دێ خێزانەکەی کە خێزانی خۆی و ماڵی دایک و باوکیشی دەکا داد و بێدادیان دەبێت دەرێ هەموو ڕۆژ شەو نەبووە بەسەر ینی بەو شێوازە مخدرە نێتەوە کەسەکە دکتۆریش بووە دکتۆر بۆ خۆی بڵێ حتا وای لێ هاتووە دەڵێ سەنەوی نفوز ئینجازە هەرچی هەبووە ڕۆژانە لەکەم شوفێرەکان بۆ شەوان دامی بە سیارە دەکرد و دەگۆ سبێنێتان دەما سەنەویەکە سپی لۆچان چا دەکەمەوە
حتا باوکی دەچێتە نەخۆشخانەکان دەڵێن تکایە وەری مەگرن لە هیچ شوێنە کار بکەوە دوای کەسێک لە دەستی بمری لۆمەدە تووشەوە دەبێ بە ڕۆژ عیبینە بۆ شەوان ئەوەی لێ خۆ دەدا تاوای لێ هات خێزانەکەی بەمنیاوە چی بکەین بیدەین دەستگا ئەمنیەکان وتم بەڕاستیانی ئەمە بۆ پەیامێکی حکوومەت لە دەستگا ئەمنیەکان ناتوانانی چارەسەری خەڵکی یعنی کەسێک دەچێتە ناو زیندان لە باتی بە پاچ بێتە دەرەوە ئەگەر دەرمانێک ناو بزانانی وچینە دەرمانی تر فێڵ دەبی لە ناو ئەوەیە ئەی چارە ئەوەی ئەم سنتەرەیە کە پار ئێمە کۆنفرانسێکمان بۆ کرد بڕیار درا ینی ئەوەی جێگای دڵخۆشی بوو ئێمە UNODC تایبەتە بە پرسی مخدرات ڕاستەخۆ پالەگە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوە لەسەر ئەم پرسە ئێمە لەگە سەر بۆردەکەی کۆبوونەوە کە ئەم سنتەرە دەبی دروست کرێ بۆی خێزانەکان مناڵەکانیان بن تایبەت ئەگەر بگرێتە ئەهلیش زۆر ئاساییە چونکە باپێتان بڵێم چەند سنتەر هەیە زۆرە لێرە یەک سنتەر هەیە لە هەرێمی کوردستان وا لە هەولێر دەکرێتەوە شوێنەکەشی بەکرێ ژیراوە هەتا ئێستاکە بەڵام کاک سۆران ینی بۆی کە خەڵک لای ڕوون بێ بابەتی مخدرات لە چه ئاستێکە لە ئاستی باڵای هەرێمی کوردستان قسەمان لەسەر کردەوە کەسی یەکەم ئەم وڵاتە قسەمان لەسەر کردەوە بەڵام با خەڵکی ئەمە بزانێ ئەگەر لە ساڵی 2014 لە هەموو هەرێمی کوردستان 142 کەس توش دەبێ بەڵام لە ساڵی 2021 6,000 کەس بەس لە زیندانە بەپێی فەلسەفە قانونیەکەش خاتون دەزانێگە کەسێک لە زیندامی دوو کەس بە تاوانێک گیرە چواری تر لە دەرەیە بۆی ئەم پرسە پەیوەندی بە خانەوادەکانەوەیە خانەوادەکان دەبی زۆر هۆشیار بن بەرامبەر و مامەڵە لە گەریان بکەن ئەشواخان ئەو کەسەی کە دەستگیر دەکرێ جۆری مادەکە و ڕێژەی بەکارهێنانی ئەمانە هەمووی کارەکاتە سەر حکومدانی چۆن ئەم بابەتە تاوان لەوەتی ساڵێک بۆ 2 ساڵە بێ زیاتر ئەو یاسایەکە دەرچێنرا و ئیشی پێکرێ و خەڵک زیاتر ئاگای لێتی پێشتر یاسایکە بوو لە ساڵی 65ەوە کە دانرابوو ژمارە 16 ساڵی 65 مادە چواردەی مخدراتی هەبوو هیچی تری نەبوو فقرە 1 و 2 هەبوو ئیتر ئەوەی تاجر بووە ئەوەی کە زیای بەکاربێنەوەی کە وەکو مامۆساوتی بۆی غەڵەتێکی خۆیەوە یاخود بەهۆی ناڕەحەتێکی باری دەرونی باش ئەوانی کە بازرگانی ئەکەن ئەگەر بگیرێن و ئیسپات بێ بە سەریانەکە بازارگانیان کردو ئەوانە حکومەکانیان زۆر بەڵێ لە مادەی 25 ئەوەی ژمارەیەکی ساڵی 2020 تایەتی مادە 25 باسی تاجرەکانەکە ئەوانی کە بە هەر جۆرێک واتە گەر مادەی شل بێ مادەی ڕق بێ دروستکرااو بێ ئەگەر بیچێنن ئەگەر هەر جۆرێک لە جۆرەکان مکەوناتەکەشی ینی هەر گەر مکەوناتەکەشی نەک بڵێن سا من ئەم مادەیە هێنم ئەگەر بەکاری بێنمە بێ بە تەقینەوە ئەویان ئەگەر بەکاری بێنم بێ بە مخدرات ئەوەش بێت واتەگەر بەشێکیش بێ لەوە بڵێ لە مؤبەد و ئادامیتیایە ئەم ینی ئەمەیان ئەم نووسراوە بە مەبەستی بازرگانی کردن کەواتە لەم یاسایە زۆر بەکاری بێنێ ئەوە حکمی بۆیە لەم یاسایە زۆر نیەتی بەکارێنەوە کۆی کە وامساوتی کە ئەڵێت جیاوازی هەیە لەوەی کە کەسێک کەم بەکارهێنی یاخود ئەگەر خۆی بچێت تەسلیم کات بڵێ من تازە توش بووم خۆی تەسلیم حکوومەتکە ئەو سنتەریکە هەیە لە یاساکەتیاتیاڵە لە ماوەی 2 ساڵە ئەبێ ئەو سنتەرە ئیش بکە بەداخۆ تا ئێستا 2023 تا ئێستا ئیشی نەکردو بە جۆرێکەوە کە ئەو گەنجەکانمان کە توش بوون بچنە چارەسەر بکرێن و نەترسن لە سجن بەڵێ تاجرەکان جیاکراوەتەوە ئەوەی کە بازرگانەکانی مۆڵەتیان هەیە و بەڵام مخالفەی مۆڵەتەکەی خۆیانەکەن ئەوە جیاکراوەتەوە کەسێک کە مەبەستی تاوانی بیا خود مەبەستی تاوانی نەبێت واتاگەر مادێک لوادان رابوو من نەزانم بیخۆم یەکسەر چم خۆم تەسلیم کەم بڵم شتێکی ئەوام کردووە جیاوازی هەیە وەک لەوەی کە من بیخۆم بە مەبەستیەوەی کە ئاگام لە دنیاە بیا خود من بێم بە کەسێکی کە و بە مەبەستی تاوانی بیا خود بەمەستی پارە پیاکردن بێ لێرە نیەت زۆر جیاکراوەتەوە بۆیە ئەو سنتەرە زۆر گرنگە ئەو سنتەرەوە هەروەها لیژنێکی باشە کەیسەکان کێتە لای ئێوە کام جۆرێ وەڵڵاهی بە زۆری تەنەقولە ئەوانە ئایگیرێن یعنی وەی کە ئیگوێزنەوە جگە لە تاعاتی جگە لەوەی کە ئیخوات بەڵێ ئەوانی گوێزراوەکان بۆچی ئەوانی کە ئیگوێزنەوە ئایا بە پارە بێ پارێکی زۆر بیا خود تەنها مەبەستی بۆ کەسی خۆی بچککە هەکەیس هەیە بۆ سجنی بردووە بۆ مردی خۆی بردووە لە ژێر فشاریەوەی کە مناڵەکانی یاخود تەلاقی با یاخود پاری بۆ نەنێرێ لە ژێر فشاری ئەوەیە بە زۆری یانی بەبێ پارەی ئەوە لە مەسڵحەتی مناڵەکان ئەوەی کردووە جیاوازی ئەکەن لەگەڵ کەسێکە کە بۆ پارە ئەچی ئەوە بۆ تیجارەت لە شارێک دەوڵەمەند بوون بە تایبەتی بۆ دەڵەوەم بوون و یاخود ئەگەر جیاوازی لە نێوان ئەوەیە کردووە کە من کافتریاکم هەیە ماڵێکم مخەسەس کردووە بۆ بەکارهێنەرانی
موادی مخدر ئەگەر بەبێ بەرامبەریش بێمە حکومیتیایە پێشتر ئەوەی تیانە بوو ئەو وردەکاریەتیانە بوو بۆیە لەم یاسایە زۆر وردەکاری باس کردووە وەگەر پزیشکێک بەکاری بێنیا خود ئەگەر من دەرمانخانەوە تا ئیجازی ئەوە بێ کە هێنانی دەرمانم ئەم یاسایە نوێ لە 2020 ژمارەیەکی ساڵی 2020 ئەو زۆر پێویستە کە تەوعیە زیاتر لەسەر ئەو یاسایە بکرێت زۆر کەس هەیە نایزانێ کە باسی مخدراتەکەی من ئەنی بینیمە لە کەسی یاسایی کە پرسیاری لەکەم ماڵم زانمەی ئاگای لێ زۆر گرنگە ئێمە مخدرات نەما لەگەڵ پێنج مخدراتی ژمارەیەکی ساڵی 2020 بەڵێ ئێمە زیاتر ئەمانەوێ ڕووی دەمان بکەینە خێزانەکان ئەوەی کە کەسێکیان ئالوودە ئەبێ نەشاردنەوەی ئەو نەشاردنەوەی ئەوەی کە من بزانم کە کوڕەکەم تەمان نیشانەی هەیە نیشانەکانی دیارە بەر چاوی تاریکە بێ گێژە بێ ئاگای لە خۆی نامێنێ زۆر ڕۆشتنە دەرەوەی مصریفکردنی ئەمانەمووی هۆکارێکی زۆر بەسیتە ینی بۆی کە دایکەکە کە خوێنەواریشی نەبێ وعەیەکی واشی نەبێ ئەزانێ کە ئەمە ئاسایی نییە بۆ خانمێک وەکو پارێزەر ناوەکو خانمێک دایکان ئەبێ جارجار بڕۆنە ژووری کوڕەکانیان یا ژووری کچەکانیان خۆی دایکەریشی خۆیت ینی کرابەیشی دایکە بەڵێ ناو ماڵپاکردنەوە بەڵام هەنێک کوڕ هەیە دەرگادا خاڵی خۆمپاکیەکە من ناوێتەوە دەستکاری بکەی ئەمە بەدڵنیایەوە تا شت شاردنەوە کوڕەکەت هەستکەی نامۆ بووە هەست یعنیمە بۆ دایکان هەز کوڕێکوتی من خۆم ژوورەکەمەوە ئەوە شتێکی شاردن ناوارژنا بەستەمان ئیتریان لایەنی تری شاردۆتەوە جاروی ئەکسەرڵی کە کوڕی ئێستا کە تۆزێ بێدەنگە بێ یاخۆت کچی ئێستا تۆزێ بێدەنگە بێ ئەڵێ چیەوە لە عاشق بوو ینی فعلەن ئەو شتە هەیە مەبەستم ینی ئەوە هەموو شتێکی شاردنەوە لە کۆمەلگای ئەمە شتێکە بشارێتەوە بە جۆرێک کە من هەست کەم کە نائاساییە نامورتاحی پێی بە تاکید غەڵەتێکی تایە بۆیە دایکان و بە هەمان جۆریش من بە مناڵ بە گەنجی شەڵێم یعنی نزیکترین کەست دایکە یا باوکە پێویست ناکە شت بشاریتەوە ترست لە ینی واتە غەڵەت بە غەڵەت چارەسەر نەکەی ئەگەر ئەشواخان دڵی دایکیش خەبەر ئەدا دایما بەتاکید خۆ من جارێ دایکم ینی خەوە بینێ فعلەن ئەڵی بیستوێتی ینی من خۆم واسەک مەڵم باشە تۆ بڵی کەسی بۆی نەیجێڕاوێتەوە فعلەنێک ئەڵە خۆم بینی فڵان شت ڕوویە ناڵم بزەبت بوو بەڵام ڕێک هەستی پێک هێستەکەی کە ئەشتێکی زانی وایە هەستەکەی کە نەخێر خەوەکەی ڕاست نییە و ئێ من قسەکە لە من دەرکە بەڵێ نۆمانگ بەسک ئەو بناڵە لەگرێ کاتەمە ینی جددیە بابەتەکە زۆر کە مادەی مخدرات زیای کردووە کە شاردنەوەی لە کۆمەلگا و لە دایک و باوکە ئەیشارێتەوە یا لە ترسی حکومت یا لە ترسی ئەوەی کە کوڕەکەی بگیرێت یان ئەگەر کچی بێ لە ترسی کۆمەلگا لە ترسی کۆمەلگا کە حیای نەچێ منەڵم ئەوە عیبەکە ئەوەیە کە بیهێڵی بەردەوام بێ لەسەری ینی قەتلی لێ ڕوویاوە ئەمە کەیسمان هەیە قەتل لە ئەسنای مخدرات خواردن و ئەوانە یەکێک لەوانە کشاوەتەوە بڵێن کچێک لەوانە کشاوەتەوەی کە من ناتوانیتر من ناتوان لەگەڵتانە بم لە بەرەوەی و مخدراتە خۆن ئەوەی ئێوەی خۆن مخدراتە توانە نەخێر مخدرات نیوە مەتەنها بۆ سەرگێشکردن و نازانم ئەم شتانیان وتووە کچەکە هەر تەمان هەر گەڕاوەتە دواوە لە بەری سناپ و شت ئەکەن لە نێوان خۆیانە وای لێ هات و کچەکە وای لێ هات کوژرا بەوەی کە ڤیدۆی لەلایە ینی ئەوە قورسە بەڕاستی کەواتە ئەمە ئەڕات ئەنسەر کێشێ بۆی کە تەحڕوش بەسیترین شتەکە بە کچان ئەکریا بە کوڕانەکرێ و تعدای جنسی بەڵێ دوایەوە بەرە و کوشتن ئەڕات و ئەنج کۆمەلگاکە تێکەیە خێزانەکەیکم تێکەیە دوایەوەش بەرە کۆمەلگاکە و برادەرەکان ژیانی من ئەڵێم برادریش ئەوەنە زۆر بەتەنیا نەچێتە دەرەوە تاکە کوڕێک بەتەنیا کەسێک تەلەفۆنی بۆ کاڵێ وەرە دەرەوە بە خێرا ئەنی مکەیسمان هەیە بۆ جۆرە ئەڵێ تەلەفۆنیی بواتۆتی ئێسایەمەوە تەوە ئەڵێ نەمان بینێتەوە کاتێک زانی گیراوە بۆی مخدراتەوە بەڵێ پێویستە کات یعنی بە کوڕانج بە گەنجان بە کچانی ژەڵێم بەدایک و باوکە بڵێن یان یەکێک لە خێزانەکە ئاگادارکەرەوە ئەگەر هەر زۆر پەلەیە و ڕفاندنە مەجای ویتیایە هەر نامەیە بەجێ بێڵە یعنی ئەمە ئەو کچە هەتا گەڕین بزانین بۆ چی یان سەعات چەند ئەم کچە لەو ماڵە چۆتە دەرەوە لە ڕێگەی کێوە چۆت دەرچکە مۆبایلەکەشی شکێنرابوو بۆی ئەم جۆرە ینی ئەمانە تا تەنها مخدرات کاڵی گەر تەعاتیە هیچ تاوانێک نییە لە چاو ئەوەی کە بگاتە کوشتنی کەسێک یان بگاتە لە ناوبردنی کەسێک ئەگەر بە خۆی کێشەکە ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکارهێنن یعنی ئەسنە گۆمێکی قوڵەوە بنەکەی دیار نییە ئەڵی گڵۆپی لێ کوژێتەوە فعلەن وایە ڕاستیە لێکەوە ئەو سەری دیار نییە ئەبێ کەسێک پێویستی بە کەسێکە دەریکە ئەگەر خۆی توانای ئەوەی نەما چکار مەجای تایە سەرەتای یەکەم چکە دەرجەی هەیە ینی ئەو مدمینە ئیدمانەوە نییە بڵێ من یەک جار شتێکم خواردی تر تووشی ئیدمانە بم زۆری نەمان عملیات تشکراوین و چارەسەری ماوەرگرتو و ئەو مادەشی کە بەکاربانێن ئەو مخدر بووە بە زیاخۆری و زیا بەکارهێنانی بەهەڵەچینە سەر و خاڵە بەس ئێمە ڤۆکسپۆپێکمان ئامادە کردووە با پێکەوە تەماشاکین لەگەڵ بینەرە خۆشەویستەکانمانە فەرموو
بێگومان ئەگەر کەسێک لە خێزانەکەی من تووشی مادەی هۆشبەر بێ کاردانەوەی من ئەوە ئەبێت سەرزەنشتی ناکەم بەڵکو ئەمە یارمەتی بم بۆ ئەوەی لەو ئازار و مەینەتە بێتە دەرەوە. ئەگەر کەسێک لە کەسە نزیەکانم تووشی مادەی هۆشبەر بوو بێ من بە هەموو هێز دوتوانامەوە هەوڵەیەم دووری خەمەوە لەوە ئیتر بە معنەوی بێ بە مادی بێ چونکە هەتا سەر ئێسقان من دژی بەکارهێنانی مادەی هۆشبەرم ئەبێتن بە زووترین کات چارەسەرێکی لە بۆ بدۆزینەوە بە هەموو شوەیەک ڕێنمایەکانی ئاراستە بکەین کەوا تا چەند ئەو مادەیە مەترسیدارە تا چەند لە دوا ڕۆژدا دەرئەنجامی چی لێ دێتن تا چەند چارەنووسی ئەو کەسە و تاچی کۆمەڵ بەرەو چه هەڵدێرێک دەڕاتن بحاسم جدي قالك نصيحة عليك عم تشتغل بجميع دوانك تشوك افتشتا فنايا افتشتا فنات بساقي دولات مازن همية حتى امريكا يعني قالك دولات مازن هم تشتا مفتوحة بس لحظة افتشتا بكار بيني تنساقي الزغط تسرت كرن تنا زندان كرن وقالك تاكيد اللي كان ضغط اللي كان ابي تشتي دوباره نابيتن سرتا تدبي ب شێوازەی نەرمونیان معاملەی لەگەڵ بکەیت قسەی لەگەڵ بکەیت بە تونند و ژینە بە سەبری تێی بگەینی زانی لە چی سەرەتایەکەی لە چی دەستی پێکردێ و پرسیاری لێ بکەیت تاوەکو بگەین نەتیجە لەگەڵێ بە سەبر دەتوانین نەتیجەکان بەدەستبینی ناتانی مەقسەد ڕەتفعل بە لێدان بە تووڕەبوون بەو شتانە نییە زیاتر کەسە نزیکەکانت دەبی دای بنشێنی تێی بگەینی کەوا لە چی فێر بووە لە ماڵەوە سین دەکەم ناگرم بێت دەرێ هەتا ئەو مادەیە لە ژیانی مابی ئەگەرنا ئەوە شوێنمان هەیە وەکو حکوومەت لەوەی دادەنێن بە لەشی پاکەن و لەو شتە بۆی جارشکە دووبارە نەبێتەوە شتە نەسەوسە ئەو ڕێگایە بەڕای تۆ گەر کەسێک تووشی مادەی هۆشبەر بێت چه زیانێکی بۆ کۆمەلگاکان کۆمەلگا چی لێ ئەسەر ئەگەر کەسێک تووشی مادەی هۆشبەر بێ بە تەکیدی کۆمەلگا تووشی دواکەوتنەکە خێزانەکەی تووشی کێشاکە بۆ خۆی تووشی کێشا بێ بەڵێ پڕە لە زیان بەڕای من نە بۆ خۆی بۆ تاک و بۆ هەموو کۆمەلگا لەناو مجتەمع شخصیت لەدەست دەدەیت یعنی لە هەموو شتێکی میمترە ماعادەوەی کەت و خزم و کەس و ناسیاوی خۆت هەمووی لێ حادز دەبی گەنجت وێگۆڤێ گەلە جوان تشتە تو دیر بکەبین چونکی ئاە تشتێکە تەدمیرەوە بە شەریەت کەتن ئەو کەسێک کە مادەی هۆشبەر بەکارێنێ ئیتر خۆی ناو بنێ نەبوو چونکە ونە بێ بە تەواوەتی ئەگەر کەسێک پێشنیاری مادەی هۆشبەر بکات تۆ کاردانەوە چیانەکەم وەڵای یەکەم کارش کاتی لە یەکەم بە هیچ شوێک هەر کەسە پێشنیاری مادەی هۆشبەرکە هیچ کاتێک نەخێرە شتەکەەوە بزانام هەر بەسەری شماتێ زۆر نۆرمالە کاردانەوەی منەوەیە کە دەتانم بڵێم نەخێر و بتانم بە هیچ بڵێم وامەکە بەسکەت بەجێ من نەکە لە دەست من نەما دەتام لی دوور بکەومەوە یەکێک ئەو پێشنیارم بۆ بکە لایەنە بەرپرسەکانی لێ ئاگادارەکەم کە ئەو شتە خۆ حسابکردنانی سەر شۆڕیە خۆی تا هەر لەو جۆرە کەسانە دوور دەکەمەوە هەتاکو بتوانم لێ دوور دەکەمەوە ئامادەنیمە بە هیچ شێوەیەک مامەڵەیان لەگە بکەم کاک سیروان یەکێک لەو بەڕێزانە ئەڵێ ئەگەر من کەسێکم تووشی مادەی هۆشبەر بێ لە ماڵەوە زیندان یەکەم هەتا ئەو شتە لە گیانی دەرئەچێ ئایا ئەمە ڕێگەیەکی باشە؟ نابەداخەوە ئەمە ڕێگایەکی زۆر هەڵەیە ینی باشترین ڕێگا ئەوەیە تۆ دەستگا ئەمنیەکان ئاگادارکەیتەوە لە سەرەتادا ئەگەر بەڕاستی تااقەت هەبوو مادیەن بتانی وەکوی چیرۆکە یەکەم باسم کرد لە تورکیا خوێنیان گۆڕی کاری خۆی دەکا و تەواویشە ینی دوێنێ شەوێش بۆی کە بابەتەکەم لە مادەی هۆشبەر ئەڵێن ئەگەر خوێنیش بگۆڕی بەڵام هەر لە ناو زهنیە هەر ئەمێنێت ئەم چارەسەر بووە بۆیە من ئەو بابەتەشم گێڕاوە پرسم بە خێزانەکەی کرد ینی بە عیلەکەیان کرد کە ئایا ئەوەن باز بکەم یان ناچکەوە دەبێتە هۆی کارێک بۆی کە خەڵکەشکەش ینی ببێتە بەو چارچێوێ هۆشیاری کە مامەڵە لەگەڵ بکەن خۆشبەختانە باشترین دەرفەت ئەوەیە ئەمە بتوانین ساگە و سنتەرانە ببێتەوە کەمە لێرەش ڕووی دەم دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە سنتەری چارەسەرەکەت بە خێرایی دەستی پێکرد کاری کرا لە سەرجەم شار و شارۆچکەکان ئەوە دڵنیا بە لەوەی خەڵک دەتوانانی هۆشیارکەینەوە بۆ ئاراستەی ڕوو لە سنتەرەکانی چارەسەر بکەم بۆیە زیندانی کردن نابێتەوە ڕێگەر ینی چارەسەر بۆی کە ئەمە بتوانین کەسێک بۆ بکەین ممکنە شێتیکەین ممکنە لە مخدراتەوە بۆ شێتی بیبین بەڵام بۆی کە خەڵک بزانێت کاردانەوەی کۆمەلگا خێزان لەسەر ئەوانە چۆن بۆ زۆر کاتەیە ئاخی ڕوودا و کە خۆم تێدا بوو لە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان یەکێک لە پارێزەرەکان دەستگیر کرا لە شاری هەولێر پارێزەر ئیتر بوو ممکنە ئەشواخان بزانێ بوو بە بابەتێکی سیاسی چکە لە یەکێک لە کەیسە گەورەکانی هەرێمی کوردستان پارێزەرە یەک کەیسە سیاسەکان کە حکوومەتی پێێتەوە مەتبار دەکرێت ئەو پارێزەرێکی خۆبەخشە لەوێ کە من چوومە دوی
علاقەشم لەگەڵ هەبوو بینیومە لە پێر هەنی حاڵەتەکەی تەبیعینە بوو بە بەردەوام لە ڕابردوش دەموچاو ڕوخساری پێوە دیارە وەکو باسی کرد و کەسێک کە دەتوێشی کە چوینە لای لەگەر بەرپرسی لقی سندیکای پارێزەران لاولێر چوین دەگە دەستگا ئەمریکان دانیشتن و ڕوبەڕووی بووینەوە ئەمە چییە ئەم بابەتە بۆ وتی من دەچێش دوو خێزانت هەیە ماڵ و مناڵەکەی بەڵێ پارێزەرە دوو خێزانی هەیە کەیسی زۆر دەڵێ 148 کەیسم لەکنە ئی خەڵکە ئێمە تۆ خەڵکت تووشی کێشە کردیە کەیسی خەڵکت لەکنە دوو خێزانت هەیە ئەو ڕۆژێکە من لای بوون مناڵی دەبوو یعنی خێزانی مناڵی هەبوو یعنی هەموو ئەو کێشانە سەرەتا وا لێکدراوە سیاسیە کەسێک بە کاری سیاسی خراوەکسیوان ئەمە دوو چیرۆکت گێڕاوی یەکیان دکتۆر بووە یەکیان پارێزەر بووە یعنی ئەمە هەرەوە نییە گەنجێکی ساویلکە بێ بەڵێ پۆزشنێکیان هەبووە پۆزشنیانە ینی ئەوانیش ینی ئەو کەسانش ئەگەریەوەی ئالوو دەبن بە مادەی هۆشبەر مافیەکانی مخدرات لە هەموو دنیا کەیسەکان بە ئاراستی خراپدا دەبن بۆ دەڵێن لە قوتابخانەکان هەیە بەڵێ هەیە بەڵام یەک قوتابی نەگیراوە بە کەیسی مخدرات لە زیندان بێ واتە هیچ سامپڵک نییە تۆ ناتوانانی لە توێژینەکانتە بەکاری بێن ئەمە یەک دوو لە بڕۆ منتیقە فەقیرەکان خەڵک دەتوێشی وانە مخدرات پارە لەکوێ بێ ئەو لەوەیە چکە بازرگانیە بە پارە بەڵێ بە پارە دەکرێت بۆیە دەیانەوێت بە ئاراستێک ببن وەبی خەڵک چاڵ و شوێنانە نەکەن ئەوە نیە هەندێک لە بازرگانەکان بە پارەیەکی ڕەمزی بیدەن بە گەنجەکان لە پێشە بۆ ئەوی کە ئالوو دەبن اینجا لە پاشە ئەمە یەکێکە لە هۆکار بەڵێ لە زیندانە قسم بەگە چەند کەسێک کردووە تەنانەت دەستگا ئەمنی تێدا خۆی ناو دەستگا ئەمنیەکان توش بوونە لە ناو دەستگای ئەمنیە خەڵک توش بووە کاک سۆرانەمە ساڵانە نزیکەی 10 بۆ 15 زیندانی دەبین من سوپاسی دەستگا ئەمنیەکان دەکەم ینی ڕۆڵی زۆر کاریگەریان بینیەوە سەرەڕای ئەمن ئاگاداری کێشەکانیشیانم کە کارمەندیان کەمەوە کە قووەتیان نییە بەڵام زۆر باش ڕوبەڕووی خەڵک بوونێتەوە دەزانی دەتوانم بڵێم 180 زیندانیەکانی دەستگا ئەمنیەکانی ئێمە ئێستا مخدراتە دەزانی پارێکی ساڵانە پارێکی خەیاڵی سرف دەکری لەو زیندانیانە هۆکارەکەی ئەوەی ئەم مخدراتانە ئاگەمان لێ نەبوو سەرەتا ئێمە سەرەتا بەس ئاگاداری سیاست و اقتصادی ئەم وڵاتە بوو بەڵام ئێستا زۆر بە ئاسانی مخدرات داخلی 2025 ئەمە هۆشیارێکە بۆ هەموو خێزانەکان 2025 هۆشیار نەبین ئاگامان لە مناڵەکانمان نەبێ بڕوا بکەن لە ماوەی لە سێ خێزانە کەسێکی مخدراتی تێدایە بەپێی هەموو سەرچاوە ئامۆژگاری چییە بۆ خێزانەکان چی بکەن ینی دەکرێت ئێمە ئەو پارەی کە ڕۆژانە مناڵی بچووکی ئاسایی ئەو داهاتی کە لە بەردەستێتی بزانی چۆن سەرفی دەکات و بەلایانی کەم ئاگادار بین لە قوتابخانەکانیان ئاگادار بین لە گەڕەکەکان لەگەی کوێ هەڵسوکەوت دەکا هاوڕێکانیان بەڵێ ئەمە ئاگادار بین ئەگەر ئاگادار نەبووی چونکە بەجددی ئێستا من دەچمە ینی خاوەن خێزانە مناڵم هەیە دەچمە دەرەوە باوکم ئاگای لەمنە لەگەر چی هەڵدەستم لەگەڵ چێ دادەنیشم هەموو باڕێکانیشم دەناسێ ئەی تۆ ژاگات لە مناڵەکانتە بڕوا دەکەی ینی زۆر کات ئەمە لەو شتە دەترسێم یەکێک لەو کەیسانی کە زۆر کاری لەسەر دەکەم مخدرات لە 2016 بۆ ئێستا تەمەنێکم بێوی سەرف کرد بۆ یاساکە دەرچی ئەم بابەتە تەنها لە بۆ خاتری کە دەڵێن مناڵەکانی خۆنە پێچاوە ئەو باسی مناڵەکانی کۆمەلگا دەکەم دەزانم چ کارە ساتێک ڕوبەڕووی کۆمەلگا ئێمە بۆتەوە هۆشیار نەبین ئەمە بەدەستی خۆم ماڵی خۆمان وەریان دەکەین کاکسیروان ئێمە ئێستاش یعنی سواز بخوا لە وڵاتانی دەوروبەر زۆر باشترین ئیشەکەی ئێمە ئەوەیە کە ڕێگری بکەین وەکو وڵاتانی دەوروبەرمان لێنێت زۆر گرنگە ئێمە ئەو ئیشە بە بەردەوامی بەرنامە بکەین ئیشی جەنابەت و ئیشی جەنابیشی تەر بە هەمان شێوە ئەگەر کەسێک کوڕەکەی کچەکەی خێزانەکەی گەنجێک لە خێزانەکەی تووشی ئەو بەڵایە ببێت کاکسیروان ئەڵێ لایانی پەیوەندیدار ئاگادارکەینەوە بەڵام هەندێک خێزان هەیە لەوانەیە بیانێ خۆیان کێشەکە چارەسەر بکەن یعنی لەو کێسانەیەت بەلاتانە شتێکتان بیست بێ مەسەلەن خۆیان ویسێتیان چارەسەر بۆ گەنجەکەیان بدۆزنەوە بەڵام کەشف بوو بێ گیرا بێت شتیوا هەیە ئێمە جارێک کەیسێکی ئاوامان هەبوو بڵێن وەکو ناڵێن زیندانی بەس تقریبن کەسەکە خۆشی ئامادەی ئەوەی تیا بوو کە بەڵێ دەرگام لێداخەن و با من نەچمە دەرەوە توش نەبم بڵێن جاری دیار بوو یەکەم و دوم و سێمی بوو بەڵام لە دوایە تەمان فێری ببوو کە فێریەوە بێت تەمان پارەی ئەوێ ئەوان بەچێ هەستیان پێکرد بۆی کە پارە زۆر ئەباتە دەرەوە دایکی بڵێ نەیهێشت بوو کە پارەی زۆر برد بۆ دەرەوە ئیتر دوایە تەمان ئەو ڕێگری لێ کرد بوو تا مدەیەکی کەم کەیتر کە بە حسابی خوان تۆ نە دکتۆری
نا لانی پەیوەندیداری بۆ جۆرێک لەوەی کە کامل ئەم کەسەت فەحس کردبێ بەس بە چاوە هەستیان پێ کردبوو دویان تاوا عیبینی و کەسەکە خۆشی ویتوی تاواتە زۆر مسایتەر بوو کێشەیەکە بنیە دوای کە ئەڕاتە دەرەوە هەم فێری مخەدەرات بوو هەم فێری دزیکردن بوو ینی لە بە مادەی دزیەکە کە گیرا بوو ئەنجام مخەدەراتەکەی کەشف بوو بۆچی فێری ئەوە بوو کە هەتا تەنەقولیشی پێ بکات بۆ ئەم کەسانەی کە ینی بەداخەواڵێم وەکو باندێکیان لێت ناتوانن جاری وایە من ناڵێم ینی ئەمە خەڵک بترسێنم بەس فعلەن وای لێت بۆیە بە ئەمە وەکو تەحزیرێکە بۆ ئەوانی کە تێکەڵیان نەبن وەکو باندێکیان لێ ناتوانن لێک دوورکەونەوە بۆ فێری ئەبێ فێری پاری زۆر ئەبێ فێری پاری زۆر بێت چکات تەنەقولی پێکەن خۆی ئەیخوا تەنەقولیش پێکەن واتە لە ماڵ و پارە نابە ینی یەکەم جار کە باسم کرد پارە زۆر مصرفکردن ئەوانە زۆر بەڵێ بەڵێ زۆر مصرفکردنەوەوانە بابەتێکی وانییە کە سەکوڕیا هەیە زۆر مەصرفەکە و بەلای شتی خراپشان ناڕوە ینی بەس ئەمە هۆکارێک توانین بڵێ هۆکارێکە هەیە بە چاوی تاریکە و مخەدارەتش ناخوا بەڵام ئەمانە هەمووی نیشانەیەکە بە عام بەیەکەوە بەڵام ئەبینی ئەوەی کە منێڵێم تەنەقولی پێکرد بوو بەعکسەوە پارەشی زیاد دەستکەوت بوو پارەی کە بە جۆرێکی واکە ینی ماڵەوە باشتر وایە کە لایانی مختص ئیلا ینی بەم یاسایش خەڵک یاساکەی کە خەڵک لێ ترسا بەڕاستی جارە بوو بە غەڵەتێکی بەسی جارە بوو هەر بە برادر کە بەتەنیا برادێک کێشاوێتی لەگەڵ برادەکانی کە چۆ شکاتی لێکردون برادەکانی کە گیراون بەبی ئەوەی کە نەتەنەقولیان پێکردو نەتاجرن مخەدەرات خۆری ئێسەوانی ئەو کەسە ئەو کەسە گیرێ بەڵێ زۆر نیەتی کە بازرگانی کردن نیەتی تاوانی ئەوانە زۆر لێکە درێتەوە بۆ لە بروی کە وەکو مامۆستا سەرەتایەک سەوتی ئەمە ئەتوانین بڵین نەخۆشن ئەمانە بۆ وەکو نەخۆشێک سەیریانەکەن سەرەتا بەڵام بە جۆرێکە ئەگەر تاجر نەبن ئەگەر مۆڵەتی بڵین دەرمان فرۆشوانیان هەبێ هێنانی دەرمانیان ئەو مادەی کە بەکارێنێ ئەو مادانە چی نوعەکانی زۆر کە زۆر بەکارێنرێ وەڵڵاهی زیاتر کە سەرەتا تووشیانەکەن ئەم کە مامۆستا دوای باسی ئەو شەکەین کە فەقیر بێ و پاری پێ نەبێت چۆن ئەوە کێشێوانە تەوان ئەمانە من نامەوێت وەکو تەرویجێکی لێبێ باس بکرێت جارێک مامۆسایەکمانە بوو لە قانون باسی جۆری مەشروبەکانی کرد تەڵەبێکوتی مامۆستا چی وایە لێزانی دوو جۆری هەیە بە حەب هەیە ئەتوانین بڵێن بە کریستاڵی هەیە بە وەکو حەب هەیە زۆری ئێستا زۆری ئەوانە کیمیکڵ یاخود وەکو دوو کەڵێکە بڵێ یان شلەمەنیە باشە ینی جۆری زۆرە ینی ئەم جۆرانی کە هەیەی دروستکردنە هەیە بچاندنە ئەچێنرێت ئەنی کەیسم هەبوو ئەوانی کە زۆر ئەچن سەردانی خارجیان کردو و سنوورداشەکرێنەوە گەڕێنەوە نەگەشتونەوەوانە فێری چی ببوو هاتبوو لە لادێکی خۆیان یەک جار ئەوی کەسێک لە ئیسپانیا بۆ شۆ بووە تویتێتی ئەم جۆرە گیایە تۆیەکەی هێناوە تۆ کەس نەیزانیوە لێرە چاندوێتی باشە تاوان ئەوش هەر تاوانە جۆرێک ئەگەر بە تایبەتی ئەگەر بازرگانی کردنی پێکردبێ وەکو ڕوا بۆ عەدام و وابەت کەواتە ئەم جۆرەکانی زۆرە یعنی ئەوەنی بڵێ تەنها جۆرێکی جۆری تۆبی وڵی زیاتر بڵی زۆر زۆرەکای پێگیرێ کریستاڵەکەیەتی کریستاڵەکەیتی کە مۆرفین و ئەوانش زۆرن بە زیاتر بڵی کە زۆر باوە بڵین ئەوەی جۆرە دەرمانیەکان واتە عیلاجن بۆ موسەکین بەڵام زیاخۆری تیاکەن کە زۆر مدمین بوو لەسەری ئەنجا بەرە و هەرزانەکانە ڕواکەوزام کریستاڵیان ئەم کریستاڵەوە بزانم ئەڵێن لە خراپترین مادە کیمیاکان دروستەکرێ و زۆر دروستەکرێ غرامی لە $15 ئاسان دەست دەکەوێت لە شارەکاندا لە ناو شاردا زۆر بە ئاسانی دەست خەڵک دەکەوێت لە هەمان کاتیش بۆ ئێستاکە لە ناو یاساکەدا جێکرایتەوە ینی پۆلی بەندیکرای بۆ هەموو ئەو مادانە لە سا چەندی تیا لە سا لێکەوە تایەتە تا لە سا ینی دەیتە ئەمانە کە جۆرەکەی زۆرترەوە تا ئەوانی کە تاجری دەرمانن جۆری دەرمانەکە بڵین تراماڵ بڵین دروستیەکەن بە جۆرێک دروستی بکەن بۆ تۆی ئەهێنێ کە بۆی لە جیازە دەرچێڵێت تراماڵە سەرێکی مادەکەی زۆر بەکار هاتوۆتیایە مخەدیرەکە بڵێ لە بابەتە ئەوەکان بۆ دەڵێم ینی حکوومەت زۆر مهتەم بوو بە پرسە بۆ زانیاری تەنە پرۆژە یاسایی پەرلەمان نەبوو ئە پرۆژە یاسای ئەنجومەنی وەزیران ناردی پەرلەمان ینی ئەو بوو تەنها یەک خەلەلی بۆچی شێدا بوو سەرۆکی بۆردی بەرەنگاربوونەوەی مخەدەرات وەزیری تەندروستیە چکە وەزیری تەندروستی وەزیری ینی سەرقاڵی خەڵکە ناپڕژێتە دەسەڵاتێکی قووەتیشی نییە ئێستا ئەمە لە کۆنفرانسی پارساڵمان زۆر جەختمالەوە کردەوە کە سەرۆکی ببێ یان ببێتە سەرۆکی بۆردەکە بێتەوە سەرۆکی حکوومەت یان بەلانی کە مۆزیری ناخۆی دەسەڵاتی بەسەر شتەکاندا دەشتێ دەستگا ئەمنیەکان ینی لەگەڵ یان کۆتاچی ئەندامیان زۆرە بەڵێ هەموو کێشەیەکی تەندروستی نییە دەکرێت لێ تەندروستی ئەندام بن تێدا چونکە بەڕاستی ئەمە پێویستی بە بڕیارە
بۆی کە داخل دەکرێت چۆن داخل دەکرێت ئێمە زۆر کات شار و شارچکەمان تۆمەتبار دەکرد بۆی کە لە فڵان ئەمە لەسەر سنوورە لەسەر سنوور داخل دەکرێت بەڵام شەردیە لەسەر سنوورەکە خەڵک مخدرات بکێشی بۆی ئەم پرسا زیاتر ئێستا هاتووەتە ناو چەقی شارەکان بەڕاستی خێزانەکان دەبی وریابن لە ناو چەقی شارەکانن تەنانەت ئافرەت زۆر توش بووە بۆ زانیاریتان لە ساڵی 2022 ئەو ئامارێکە بەس لە هەولێر بەداخەوە ینی دوو دەستگا ئەمنیەکەمان دوونە بەس لە هەولێر و 2500 کەس دەستگیر کرا لە سلێمانی زۆر زیاترە ئافرەتیش زیاد کرد بەڵێ ئافرەت زیادی خۆم ئامارێکم کۆ کردەوە لە 2019 بۆ 21 ئافرەت زۆر زیاد کردم زۆر کاک سۆران من یەک لە چیرۆکان کە لەکنەوە چکەمان وەکو چیرۆکان ڕیکۆردیش دەکەین داوای کۆفرانسەکان پەخش دەکەین لەگە میدیاکان شێری دەکەین بۆی کە بتوانین باش کاک سیروان مەرحەلەی یەکەم ئەمە من دایمە زۆر جەختکەمەوە لەسەر ئەو مەسەلەیە کە زوو هەستەکەی کەسێکی خێزانەکەت تووشی ئەم بەڵایە بووە یەکەم شت ئەبێ چی بکەن یەکەم شت چیمان دەکرد دەستگا ئەمنی ئاگادار دەکراوە دەبات دەستگای ئەمنی ئاگادار باش ئەو خێزانە ئەترسێ لە دەستگای ئەمنی ناوێرێ کوڕەکەی خۆی خۆشە یەکشەکەی خۆی خۆش ئاخر کاک سۆران ینی ئەوە کوتم ئەوە لە ڕابردوو ئێستا ئەو سنتەری واک ئێستا چارەسەری مخدرات ینی کەوتوتە سەرسکە ینی ئمە دەبی ئەوان ئاگادارکەین لە ڕێگا دەستگا ئەمنیەکانەوە ینی زۆر ئاساییە دەبی خەڵک لای ئاسایی بێ کە دەستگا ئەمنیەکان ینی دەستگا ئەمنیەکان بای ئەوەی هۆشاری تەواویان هەیە ئەسڵان بڕوا دەکەی ئەوان هەر حەز ناکەن خەڵک بگرن چونکە جێگەیان نماوە ئەوان دەتوانن بە ڕێگای چارەسەری مخدرات بەڵام ئەوە پێویستی بە وەبەرهێنانیشە وەبەرهێنەرەکانیش بێن لە بواری کەرتی تەندروستی عالیە لە مەجالە کار بکەن چونکە بەڕاستی بە سنتەرێک کەسا لەسەر ڕێگای هەولێر کەرکوب کراوەتەوە شوێنێکی گەشتیاری بەکرێ گیراوە کە پێویستی بە باش کاک سیروان هۆکارەکەی چییە ئەو گەنجە تووشی ئەمە ئەبێ ینی هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەی کە من ئێستا لێ کۆڕیۆمان لەسەر کردو یەکێک لە هۆکارەکان ینی بەڕاستی نەبوونی کارە هۆکارەکان نەبوونی کار ئەوانەی کە توش بووە ینی زۆرینەکە هەیە پارێزەرەوە وەکو وتما ئەلوواعی تێدایە کابرا دەوڵەمەندیشە بەڵام خەریکی بازرگانیەکەیە یەکەم هۆکار بەڕاستی بێکاریە دووەمیان ئەوەی کە سەر لۆ دەچێشی بەڕاستی لەوە پرسەیە مارکتینگەکەیە ینی خەڵکم گوێ لێ بووە لە لای خۆم دانیشتووە وتیێتی دەتکا بە سەرۆک دەتکا بە پاشا سعاتێک 2 ساعت دەبی بە پاشان تەماشا دەکەی لە چێ کەوتوی لە شەقام باشە ئەو مەوادە بەکارهێنی سعاتی یەکەم و ڕۆژی دووەم ئەوکا بە پاشا بەس ڕۆژی سێم ئەوکا بە سواڵکرد ڕێک کاک سۆران خەڵکەیە دەڵێ بەڕاستی نەمزانی بۆ ئاراستەیە دەڵێ من وازانی مسایتەرم من گەنج هەیە قسەیە کاڵێ تاقیەکەمەوە بۆی بزان مسایتەرم ئەشتوانم واز بێنم ڕاز نییە خۆی ئەشواخان گەورەترین هەڵە ئەو تاقیکردنەوە چاولەکەی من بۆ گەنجەکانمان ئەڵێم بە هیچ شێوێ تاقی مەکەن یەک جار تاقیت کردوتەوە یەک جار تاقیت کردەوە تووشە سەلەوانی من واتە سەوڕەکە بۆ پارێزەرە نەفەراغی هێنە پێویستی پێی بووە نە بێ تاقەتە نەویست لەوانێ تاقی کرد بێتەوە تاقی کردێتەوە بڵێ ئەو تاقیکردنەوە جارۆیە ها کۆمەڵە کاو ڕێدادەنیشین ئەم نێرگەلێک دەچێشی ئەو شتێک دەچێشی دەبا ئەوش تاقیکەینەوە هەتا گەیشتە ئاستی جگەرە کێشان و نێرگەلە کێشانی ئەوەیە بابەتی یەک جار جگەرگە تاقیەکەی دو سەر دەسوڕێتر فێری بیت کاک سۆران دەزانی نێرگەلە بە هەماشێەوە دەزانی ئێستا ئەو کەیسانەی کە هەیە ئایندی مەترسی لەسەر ئایندی نەوەکانیشمان هەیە لەکوێ مناڵ من خۆم چونە چاکسازی ئافرەتان لە هەولێر ئەمە 2017 چوومەتە تەماشا دەکەم مناڵ وەڵا ناو حەدیقەیە ناو باخچەکە یاریەکە درەمەوە چێنە ئەمە ئەو ئافرەتانن کە مخدرات تاوانبارن لێرە ناو زیندانەکان ئەمەش مەترسێشکە لەس ئەوانە کەس ینی بەخێویان کە ینی بەڕاستی ئێمە دەبێ هۆشیار بین مامەڵەیەکی ینی کە کەسێک لە خانەوادەکەی من کەسێک لە برادەکانی من توش دەبێت بە چاوی خراپ تەماشای نەکەم ینی بەزەیشی پێدانێتەوە بچم کابرا لە خۆی بێزار بن نا تووشی کارەساتێک بە تووشی ڕووداوێک بووە تووشی قەتلێک بووە تووشی بابەتێک بوو کە ئێمە هاوکاری بکەین ینی ئەمە یەکێک لە هۆکارەکان ئێمە دەبی هاوکاری ئەو کەسە بین کە خاتونش باسی کرد ینی ئەم خەڵکە دازش کە باسییان کرد لە شەقامە دەبی بەڕاستی هاوکار بین ئەگەر نا لە دەست دەردەچێت ئەو خانەوادی کە بوتم دکتۆرن ناتوانانی بدەن دەستگا ئەمنیەکان منش پێشنیارم گوتم ئەگەر پێتان دەکرێت بیبەنە دەرێ ڕێک سەرکەوتوش بوون پارەیەکی باشیان لێ سەرف کرد بەڵام هەموو خانەوادەکان توانن پارە سەرف بکەن بەداخەوە ناتوانن بۆیە باشترین شتەوێ مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم کەسانە بکرێت تەندروستەکە ئەوەیە بە ئاسایی وەربگرن وەکو وتم سەرەتا کۆرۆنا بڕوا دەکەن کۆرۆنا عیب بوو عیبە کەسە دەوێرە باسی بکە هەتا دوای وای لێ هات کاکە وەڵا کۆرۆنا بوو یعنی بێتە شتێکی ئاسایی خەڵکە کە توش بوو بڵە کاکە من توش بوومە
توش بوومە وەرەکا کە چارەسەرم بکەن بۆیە دەستگا ئەمنیەکان کاک سیروان لە مەسلەی ئیدمانە دەڵێ سەرەتا دەبێت بزانی کە تۆ مدمنیت ئیتر لە جگەرەکێشانیشە لە نێرگەلەکێشان لە ئالکۆهۆل ڕێژەکە دیاری دەکەم هەتا نەزانی تۆ مدمنی لە هەنگاوی داهاتوو ناچی چارەسەری خۆت بکەیت کەواتەش سەرەتا تۆ هەر بکێژیت و بڵێ من هیچ مدمنی مەر بۆ خۆشی پێم یاسایەکە و لیژنێدانراوە زۆر شتێکی باشە کە سەرۆکی بڵێن وەزیر کە سەرۆکی لیژنەکەی ئەندامەکانی کەش هەمووی تایە تا گومرگی تایە کاروبار کۆمەڵاتی تایە هیچ پلەیشان لە بەڕێوەبەری عام کەمتر نین لەوەیەک لە بڕیاردە و لە کۆتاییشە شارەزا دانرێت بۆ ئەو کەیسە بڕیاردەر نییە بەڵام شارەزای لەو لێژنەیەم لە لێژنی لاوەچەکەم لەگەڵ یانم لە لێژنەکەی بۆی وەکو ڕێکخراو ساڵانە کە دەچین مخەدەرات دەستێنین 500 کیلۆ 3000 کیلۆ 2000 کیلۆ یعنی ئەوە دەست بەسەردا دەگیری ئەدی ئەوانی کە دەست بەسەردا ناگیری بۆیە بەڕاستی ینی هەموو شتێک لە وڵاتی عادی مخەدەراتەیە ئەو لیژنەیەش کە ئایان برد ئایان سووتان ئەوەش بە جۆرێک لە جۆرەکان یانی ئێستا من ماوەیەکی زۆر لە جینایەت وەکو ماوە قەزای لەبەردەم حاکمە کارمە کرد چەند ساڵێک یعنی ئەو مادە کە ئەهێنێ هەنێ مادە هەبوو وەکو مەڵحەم یعنی وەکو بڵێ چۆن بڵێ نازەم معجون معجون نانە معجون بوو ئەبووە ئەمەنە بە پێچرێ ئەگیناگەردا بنرایە پاش چەند ڕۆژێک بە هەوا ڕۆی باشە کە ئێمە بەهۆی کەیسەکانەوە تاوان دەساودەسی پێکرا لای ئێمە ئەڕۆژ بۆ لای ئاسایش و بۆ ژووری حاکم و جواریا بووە گەڕایەوە زۆر بجاریوا بوو ئەمە لە کۆتاییە کە تۆ ئەو لیژنێ ئەچێ ئەی سووتێنێ ئەبێ هەمان لەسەر وەرەقە تاوان بە هینەڕوات دەور تەسلیمە ئەبێ هەموو بڵێن لە لای ئێمەوە بۆ ئاسایش لە ڕۆژێکە دووجار دەور تەسلیمانە کرد وایە ئەی لابی کێشین تەرازومان هەبوو بە ئەی لابی کێشین بزانین چەندێکە بەڵام جۆری ماوات هەیە ئەوە ئەبوو بە هەوا ئەڕۆی باشە ئەو جۆری هەوایە ئەو جۆری مادێکە بە هەوا ئەڕوا کەم ئەکا باشە تو بەڵام ئەگەر تۆ گوێنەی تێلوانی هەر لە بینی ئاسایش و بینی پۆلیس و محامی و ئەو ئەوانەیە ئەو بۆنە بڵاو بێتەوە یا خۆت کەسێک بێت تۆ زێ لێ دەرکار بزانێت چیە ینی ئەم جۆری تاقیکردنەوە و لاساییکردنەوە یاخود ئەگەر زۆر ملتەزیم بێ ئەم لیژنەیە سەم زۆر بە ملتەزیمی ئەمان کرد یەک ئەمازانی کە چەندێک تەوان تەندروستی زۆر گرنگە باشە ئێمە هەموو جارێک لیژنی تەندروستی کەسێکی شارەزامابان کرد ئەمانوت ئەم ماجۆری مادەیە بەس ئەومان پێ بڵێ ساڵانە باشە ماسک و شت ببەستن بۆی کاتە ئەو بەڵێنجا کاتی کۆڕۆناکەوامانێت ئەومان بیرەکەوتەوەمان ئەو کاتەش ڕێک ئەدوت هینە فعلەن دەستکێش ماسک لەگەڵ ئەو شاقاسەیەکە بوو ئەمان کردن لەگەڵ پێچانەوەکەش ئەمان کردە ناو قاس جۆری لە ناوبردننیشی ئەبێ لە هەموو جارێک داوامە لە وەزارەتی من خۆم ئەو تەرحمە کرد بۆ حاکم بە قسەشێکردین شتێکی باش بوو ئەم جۆری مادانە شکمە زۆربەی کە سوکاری من زۆربەی لە سەحایان بۆی ئەمزانی ئەموو مادێ بۆ مادێکی کە ئەگۆڕێ مادێکێ تەلەف نابێ هەتا ماوەیەکی زۆریش بەڵام مادە هەیە بە هەوا تەلەفە بێ هەر لەگەڵ کردنەوە بزانی ئەمە چییە یا چەند کیلۆیە بیکێتە سەر قەپانەکە لەوانەیە چەند غرامێکی بڕوە بۆیە ئەبێ من بزانم چەند جار دەساودەسی کردووە چەند جار کراوەتەوە و چەند غرامی لێ ڕۆشتووە نەک لە کۆتاییەکە من لیژنەکەی کە کوماوساوتی لیژنەکە چی ئەی سووتێنێ ئەبێ لیژنەکە پێشەوەی کە بسووتێ بزانێت چەندێکی ئەمانە ئەنووسرێت یعنی هەمووی دەور تەسلیمە و ئەمە ئەوەنی من لە جینایەتە بووم بەڵێ هەمووی لە بەردەستی خۆمانە بە دەور تەسلیمەمان کرد هەتا قاسەکە ماوەی چەند ساڵێک لای من بوو ینی فعلەن ناخۆش بوو زۆر حەزەرم زیاتر لەوە ئەکرد لەوەی کە لە هێنان و بردنەکەیامونەوەکو مادەکە کەم بێن و پێویست ناکە بڵێن ڕۆ داواکە بوو ئەهێنرا من ئەوە دووارەوی ئەم کێشاوەیان و تۆ زۆر حەزەرەکەین ئەبووم بێ وابێت لە کۆتاییم بیرەکەمەوە ئەمە لەوانێ بۆ ماوەی ساڵێک گەنجە حەسم بێ لە کۆتاییە من ئەم جابوو 200 کیلۆ بوو ئەمە من لە کۆتایە چەندێک کیلۆ ئەمێنێتەوە کە من بیسووتێنم کێناڵە کەسی لەی دەرناکات وانە ینی بۆ ئەمانە زۆر گرنگە ئەم لیژنەیە کە کەسانی زۆر پسپۆر وابێ زۆر لەلایەن تەندروستی ینی تۆ لەو لیژانانە ڕازیت ئەو کاتی ئێمە کە لەوێ بووین بەڵێ من لێ ڕازی بووم بە بچکا هیلاکەوین بەڕاستی لەشیان ساغ بێ ئەو مەترسیداری ئەبێ شارەزابی ینی بۆیە شارەزاب بۆ ئێمە بەسمەوە بۆ کاتە کە یەکەم جاکە لای مندانرا تەمان ناخۆشیانی و تۆ ئەو ماوەدانە زەحمەت ینی ئەنواع جۆر مادەش بوو ئەویان لە هەمووی خراپتر بوو کە بە هەوا ئەڕۆی ئەو معجونێک وا بوو تقریبا چاوریکی پێوە تۆ گەل لایەوە بیت یەکسەر یەکسەر هەستی پێەکەی ئەگەر زۆر بمێنێتەوە لەوێ خێرانەی پێچیتەوە
جا چەند بە تیپەهینەکان ژانی جگە لە نایلۆنەی ماوادی لەگەڵ سەحەیەمە ئینمانەکە تەنسیقمانە کرد ماوە جۆرە ماوادێک بێ جۆرە پێچانەوەیەک بێت کە بە هیچ جۆرێک نەڕوە ئەنجامان کردە چەند ئالاگەیکەوە ینی لەگەڵەوەشا لە کۆتاییەکەمان سووتان بە پاش بڵین 6 مانگی حومان کەسەکەی حکومەکەی کۆ دەرەچوو ئەبێ و بتر مادەیە بە شوێ نابێت ناو سروشتا لە شوێنێکی دەرەوە هەنێک مادە هەنێک بەڵێ لەوێ چاڵێکی وەکو هین بوو بەیانە کردەوە شوێنەکە تۆزێک کۆنتێنەرێکی خێراب سووتێنرێت و ئەتوانێت لەویە ئەتوانێت هەنەقلی پێ بکرێت لەوێ ئەگەر تۆزی حەزەر نەکەیت و تۆزێک کەسانی شارەزا و کەسانی بە ئەمەک و یعنی بەڕاستی هەن لە پەروەردە هەل لە ئاسایش هەل لە ئەوە هەموو هیلاکە بێ پێوەی لە شارساغ بێ ئەرچیشی زۆر زەحمەتە بەڕاستی کاکسیروان چۆن بتوانین ئەگەر نەشتوانین ئێمە بنبڕی بکەین چۆن بتوانین بیخینە ئاستێکی زۆر کەم یعنی کاری سەرەکی چییە ئێمە بیکەین تۆ تۆڵکردنی سنوورەکان یەکێکە لە هۆکارەکان دەبی ئەمە بەڕاستی ئەمە یەکە لە بابەتانێک کە دەبی ئیش لێ سەبکەین بەداخەوە سنوورەکانمان کراون تۆ ناڵی لە ناوخۆش ئین تازەکرێ بشتە توانی کەمە ئەمە ڕێژەیە کەمە ئەو هەنێ بەڕاستی ینی ئەوە نییە کە زۆر قسەی لەسەر بکرێ ینی ئەوەی کە زۆرترینی لە سنوورەکان سنوورەکان داخڵە بێ مەترسی دااتنی شوێنەکان بتوان پێتان بڵم ینی پێنجێنە هەڵەبجەیە سۆرانە منتیقی سۆران و شەمزینان کە هاوسێنە لەگە باکوور ترانزیێتێکی ئەمە بەڕاستی لێت ناشارمەوە باخ ئەمە بزانرێت کە هەرێمی کوردستان ترانزیێتی مخەدەراتە لە ئەفغانستان بۆ ئێران لە ئێران بۆ سەر سنوورەکانی ئێمە و تورکیا و بولغاریا و بە وڵاتانی تر دەڕۆن ئێمە ترانزیێدا پەڕینەوەی لە هاتووە بەڕاستی ئێمە پردین ئێستاکە بووین زاخۆ و شیلاتزێ ئەو منتیقانە مخەدەراتی زۆر بووە بەداخەوە ینی لەو چەند ڕۆژە ڕابردووە لەگەڵ سەرۆکی دارەی زاخۆش قسەمان کرد ینی شتێک بێخینە زاخۆ ئیشێک لەوێن دەربکەین چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو بکەنیا خەڵک کۆشارکەین لەم پرسەیە چکە بەڕاستی ئەرکانمان قورسە لێت ناشارمەوە کاک سۆران باش کاک سیروان ئێمە خەڵکی ئێمە وشار نین کە بزانن یعنی ئێمە لە ئەو لە دێر زەمانەوە لانەوازان و ئەوانەوە باسی مادەی هۆشبەر ئەکرێ و پێم وایە ینی ئەم شتە زۆر کەم بووە لە نامۆسەمایی ئێمە جارێکی نوێیە کاک سۆران پێ دەڵم 2014 بە هەموو هەرێمی کوردستان 132 کەس بە مخەدەرات دەستگیر کرایە ئەم ئامارە هەر بۆ زانیاریتەن ئەم ئامارە لە دیداری جەنابی سەرۆک بارزانانی لە دیداری سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم زۆر بە تێر و تەسەلی باسمان لێ کردووە ینی دەزانیم لەکوێیە ئێستا کە تو لە هەرێمی کوردستان ڕێژەکە 800 زیاد دەکە بە زیادەوە زیاد ینی زۆر زیاد دەکە کە زیاد دەکە کارە ساتەکەل بۆ دروست دەکە بۆیە هەر ئەوەش نییە ئیلا مخەدەراتەکە کەسێک مخەدەرات دەچێشتەوە تەلاق ڕێژەی تەلاق لە 3500 بۆ 4000ەوە دەبێ بە زۆرە ئەوە هۆکارە یەکێکە ئەمن هەش کەیسمانەیە ئێستا بەز لە زیندانەکە یەک لەوانە ئەوی ئەم بزانم چەندی تر نازانم من یەک دوو دزی زیادی کردووە قەتل زیادی کردووە دەزانی خەڵکەکەیە ینی کە تەقە دەکا و شت دەکە ینی بڕوا بکە من دەڵم هەر کەسێک شتێکی وای کرد ینی شتێکی نامۆی کرد بلێ بکۆڵ دێتەوە بەڵام ئەمە جیهازەکەشمان کەمە ئەو جیهازانە ینی شتێکی کردووە شتێک لە شتێک داهەیە ئەگەر یا مەشروبەکەی خواردۆتەوە زۆر زیاد لە پێویست یان ئەو مخەدەراتێت دەزانی کەی خەڵکە بووە بە تاوانێکی زۆر ئاسایی گیراوە لەسەر شتێک گیراوە مخالەفە دواتر تەماشا دەکەم مخەدەراتش کێشەیە ینی کەیسمانێ سەر لە ناو زیندانەکان کەیسمانەیە دەزانی خەڵکەیە لەرکەی خەڵکە خزمەکەی خۆی لەوەی کە فەقیر بووە لەم زیندانی شاری سلێمانی لە 2016 خۆم مقابلەی گەورە بازرگانێکم کرد کە کووردە دەڵێ من بۆیە کێشایتم وەم کردووە ئیشم مخەدەراتم کردووە بۆ ئەوەی کە چەند جار دەگوتە خزمەکان هاوکاریم کەم بۆ مناڵەکانم پێویستان بە قوتابخانەیە دەڵێ ئێستا مناڵەکانم لە باشترین قوتابخانەکان دەخوێنن لە باشترین زانکۆکان دەخوێنن یەکەم جاریش هەوڵمدا خزمەکانی خۆم توشکەم ینی ئەمە جارێ بێتە ڕق بۆی هۆشیاری کۆمەلگا ئەتوەکە 2500 کەس ئەگەمە ڕخی لە خێزانەکەیەتی قوڕگا بەسەر خۆی و بەسەر کۆمەلگاش ینی کۆمەلگاکەش کاک سۆران ینی ئەم بابەتە دیسان دەڵێمەوە بابەتەکە ئەوەندە مەترسیدارە والله ئەگە بێ ناو کەیسەکان گریانت من هەندە کەیسە بۆ نەمتوانم بەخۆم ڕاگرم هەندە ئافرەت دەڵێ مێردەکەم زۆر دەیکێشە ڤیدیۆکەم لەلایە دەڵێ زۆر دەیکێشە ها گوتم مەیکێشە منیش جێدا گوتم بەگەتم نەچێ واز نەنی منیش دەکێشم دەڵێ سا منیش توژوومە ئیخێ ینی چۆن لە ڕقی مێردەکەیە کێشاوێتی
من هەندێک ڕووداوم بینیوە کابرا دڵ هیچ ئەوم نییە تاوەکو دەموزێکیان لە بنی نۆکدایە وتیتی کاکە فلان و فلان و فلان شتێدایە دەموز لە بنی نۆکدان یعنی شتێک بخۆ بینیوە لە دار ئەوەی کە احتراف بکە دانیشتومە لەگەریان چکەم بەڕاستی من دیسان دەڵێم لە خەمی ئەو بابەتەدا دەزانم لە چ کارە ساتێکیدان بڕوادە کەسە ناوی پێست مخەدەرات نازانم بەڵام من دەزانم لە ڕووی میدیایی قسە لەسەر بکەم ئامارەکە قسە لەسەر بکەم هۆکارەکە ئێستا زۆر کات دەڵێن ئەریکا کلۆ نایە قسە لەسەر مخەدەر لە هۆشیاری لە زیندانەکان دڵم ئیشی منێت چکە بەڕاستی لێ نازانم کاک سیروان تۆ ئەبێ ئامۆژگاری کۆمەلگاکە بکەیت یعنی من زیاتر ئەڵێم ئەمانە باسی ئەوان ناکەم کە تیجارەتی پێوەکەن ئەوانە ئەبێ بە تونترین شێوە سزا بدرێن بەڵام گەنجێک کەسێک جارێک تاقیقاتەوە ئەوە ئیتر زەحیەیە بەڕاستی قوربانیە ئەبێ ئێمە چی بکەین لەگەڵ یا بۆ ئەوەی کە لەو میحنەتە دەریکەین خێزانەکە چی بکە کۆمەلگا چی بکە ئەمە زۆر گرنگە بەلای منەوە دڵنیا بە لەوەی ئێمە لە ڕێگای خۆمانەوە خۆشبەختانە پەیوەندێکی باشمان هەم لە دەستگای ئەمنی هەم وەزارەتە پەیوەنددارەکەم بە تایبەتی تەندروستی تایبەتتر وەزیری تەندروستی دکتۆر سامان هەمجار پێشی دەڵێت دەرمەگەر دەرم کاکە وەرە سەرۆکی بۆردەکەی بۆ مەبەستمە تو نییە مەبەستمەوەی دەسەڵاتەکە بەهێز کرد ئەو شوێنە کەیسە بووە لەگەڵ ئەو چارە سەرمان کردووە بەڵام بەتەنیا دەتوانم ممکنە پێویستی بە دەخاتونێ بە پێویستی بە دەکەسی ترێ بێ لە مەجالەیە کار بکە بۆیە من داوا دەکەم هەندێک ئەگەر ڕێکخراوەکان 6,000 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمانەیە بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 داوایان لێ دەکەم بلەم بوارە بێنە ئیش بکەن ئەسپی خۆیان تاو بدەن و داوا لە ئاژانسەکانی UN هەر 13 ئاژانسی UN دەکەم کە بێن ئیجە سەر ئەم پرسە بکەم ڕاستەخۆ ئێستاکە من چەند جارێک دیدارمان هەبوو لەگەڵ دکتۆر دیندار زێباری و لەگەڵ نێردەی وڵاتان چەند جار داوامان لێ کردو ئەمە پێویستمان لە باتی داوای شتێنێک دێن وەرە سنتەری چارەسەرمان بۆ بکەن وەرن لەو مەجالەیە دەحەممان بکەن وەرن چیمان پێویستە خۆش لە هەمی دڵخۆشتر بۆ ئەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوەی دیداری لەگەڵ UN بێ وتی چیان داوا لێ بکەین و چیان پێ بڵێن زۆر دڵی خۆش کردین یعنی ئەو پرس بە ئێمە بکە ئێمە بڵێن چی بکەین ئەمە بابەتێکی ئەساسیە بۆیە ئەو هەستی پێ کردووە ئێمەش هەست پێ دەکەین داوا لە خەڵکەش کەس دەکەین کە هەست بە پرسیارەتی بکەن کە بەڕاستی دۆخەکە لە مەترسیدایە کە دڵێ لە مەترسیدایە بۆ مانای نا کە ئێمە زۆر خەتەری بەو مانایی کە پێشترێ وانە بووین بۆ گەیشتن ئەم قۆناغە هەر ئەژڵێن الوقایەت خەیر من العلاج یعنی خۆپارێزی باشترە لە چارەسەر ئەشواخان ئەو کێسانەی کە کاکسیروان باسی کرد کە ئەنی ئەڵێ تەنها ئەوە نییە کە ئالوودابن بە مادەیەکی هۆشبەر و بۆ خۆیان ئیتر چارەنووسێکی ڕەش چاوەڕێیانەکە خێزانەکانیان مناڵەکانیان کۆمەلگایان ئیشەکەیان یعنی ئەمە هەمووی زەرەرە کێسی واتان هاتوتە بەردەست لە ناو سجنا من کەیسێک هەبوو بەهۆی مادێکی ترەوەی گیرا بوو بڵێن قەتل بوو باشە مادەی مخەدراتەکە بڵێن بۆ من هات ئەو کاتە من سەیرم لێ هات ینی بە حەزمە کرد بە دوایە بچم ئەو کاتیش تاوان ئەو لە دوای وەختم داتاوشتم کۆ کردوکو خۆم بۆ ئیشی خۆم پێم ناخۆش بوو ڕاستی خۆ قەتلەکە ناخۆشە ڕاستە قەتلەکە یەک کەس تاوانێ کەسێکە کوژڕێ کەسێکە چێتە سجنەوە یعنی لە چاو مخەدراتە مخەدرات ینی چۆن بڵێ تۆ جگەلەوەی کە کەسەکە کوژڕێ ینی لە کۆمەڵگا دوورە خرێتەوە خێزانەکە بە هەمان جۆر و لە کۆتاییە مستەقبەلی ئەو کۆمەڵگایش تێگەچێ شتێکیش نییە بڵێ بۆ وەستێتی باشە یەک شت نییە بڵێ من ئەو مادەیە دوور یەکەم و تەواو ینی ئەمەە جۆر هەیە ئەمەە جۆر هەیە جاروایە لەوانەیە سە بۆ خۆمانێک مەجموعی ماواد لێدا بنرێ لەوانێت تۆ هەر نەزانی کامە کامەیە ڕاستی ینی هەیە لە شەکرەچێ لە خوێچێ هەیە لە ماجوونەچێ هەیە لە ماڵحەمەت ئەنواع جۆرمان هەیە بۆیە ئەمانە ینی گرنگە وەکو یەکەم وشەی تۆ کەوتت پارێزی زۆر گرنگە ڕاستی من ئەبێ یەکەم چی بکەم ئەبێ فەراغ بۆ مناڵەکان بە جۆرێکی وا فەراغێکی وا بۆیان دروست نەکەم ئەڵێ مناڵ چاودێری بکە بەڵام مەیگرە باشە لە دوورۆ چاودێری بکە ئەوەیە کە تۆ مناڵەکە نابێ بڵێ بڵێ بۆ بڕەخسێنی بۆ کاری هونەری لە ئەرکی بەڵێ لە ئەرکی خێزانەکانەوە ئێڵێم ئەبێت مەجاالێکەوە دروستکە ینی مناڵ لە هەفتەیە کاوای لێ بکەی ڕۆژێک بیبیتە مەلەوانی ڕۆژێ بیبیتە وەرزشی تۆپێن ڕۆژێ بیبیتە لەگەڵ خۆتە ینی ئەنوا شوێن مەجای سەرخورانیان نەبێت ینی ئەو تاقە زۆریان هەیە کە جاریوای ئەو تاقە زۆرە کە بەکار نەیەت بە سلبی ئەشکێتەوە بەسەریانە ئەمە خێزانێک ئەم ئەرکەی لەسەر ئەنج حکومەت دەبێت بە دوای داتاکانە بڕوە کاتی بەرنامەکەمان بەداخەوەرەوە بوو وەکو
دواوتە بەڕستەیەک چی بە خێزانەکان ئەڵێ؟ وڵی من هەر بە هەمان شێوەیانی پارێزی کە مناڵەکان بپارێزن لەوەی کە تووشی کێشە نەبن. کێشەکان زۆرن. کۆمەڵگا چکە کۆمەلگا کە کۆمەلگانێک لە پڕ وەکو ئەڵێ قارچق لە دوای بەهار قارچ هینەبێ لە دوای بارانێکی زۆر قارچک دەرەکەوێ ئەو هەڵتۆقینە زۆرەی کە کۆمەلگای ئێمە زۆر لە بواری ئەلکترۆنیا تا لە بواری هەنی هەر بەشکی بگری تاوانی زۆر دیایە. ئەمە لە بواری ئەمە مخەدەرات کە زیای کردووە جۆرەکانی کە مناڵ هەیە مخەدەرات ناخۆ بەڵام ئەڕاتە دەرەوە تا دوی شەو نایەتەوە لە کافتریا دانیشە ینی جاویا دایککاڵێ ئەڵێ هیچ فەرقێکی نیە ئەڵێ مخەدەراتی خواردووە ئەڵێ یەتەوە دەقسە لەگەڵ کەساکانە جوابی منایەتەوە ینی دایکەکە پێویستی بە یارمەتیە بە شتێکە لەوان دراوسەکەی بانکە بۆ کوڕی گەورە و گەنجش لە ماڵەکەیان ناتوانیان بڵێ غازی بۆ بێنێتە ژوورەوە. ینی ئەمانە هەمووی من لێرەوە بە خێزانەکان ئەڵێم جگەلەوەی کە چاودێری بناڵەکانی شەکەی ینی وات بابەتێکی تەرفیهی ینی پلاندانێن پلان دابنرێ بۆ یەگەر لەگەڵ زەواجا پلان دابنین بۆ خێزانەکەی خۆت پلاندانی بۆی کە مناڵ دەبێت چۆن ئەم مناڵان پەروەرداکەی بۆ قسەشم بۆ حکومت بە هەمان شێوە کاتێک کازانی مادەی مخەدەرات تاوانەکان زیای کردو ڕێژەی لە 100ەوە زیای کردو بۆ 2000 یا بۆ 1000 ئەبێت تۆ بە دوواداچوونێ بکەی ئەوێ بزانی خەلەلەکە لەکوێیە بۆچی ئەم ڕێژە زۆرە زیای کردووە و ئەبێت چی بکەم بێت لە مەکتەبەکانی شۆ دەست پێ بکەی هەتا بۆ لە مەکتەبەکان ئازیای کردووە بۆ لە بری کاتێکی فراغیانە ئێمە کاتی خۆی کە بیرمانێک پێڵنجیدی ئاڵتونی مەجای دەرتۆڵی مەجای سەرخورانیان نەبووە بەبێ مۆبایل بەبێ تەلەڤیزۆن بەبێ هیچ شتێک مەجای سەرخورانیان نەبووە ئەوەیە زیاتر ئەکتیڤیتیەکان زۆرتر بوون. کاک سیروان جەناب دەڵێت زۆر سپاس کاک سۆران. یەکەم شت چاودێری مناڵەکانمان بکەین وەکو باسی کرد ئەگەر کەسێک توش بوو ئەمە زۆر فۆکس ئەمە بابەتە دەکەم ئەگەر کەسێک توش بوو کەسێک مە لە خانەوەدەکانمان بەڕاستی توانین ژنێکی ناوخۆی و پێبین ناو خۆمە لەو کەسانی کە من شتێک دەزانم کەسێک دەرو ناسێک دەناسی بێکەوە چۆن ئێستا تۆ بەرنامێک پارێزەرێک دێنی من دێنی و کۆمەڵ خەڵکە چ دواندیە ئەن دەتوانی شتێکی وا بکەین ئەگەر لەوەدا توانیمان سەرکەوتوو بین ئەگەر نات بەڕاستی دەستگا ئەمنیەکان لێ ئاگادار بکەینەوە بۆی پێشیان بڵن ینی ئەو بڕوا بکە دەستگا ئەمنیەکان بەو مانای ئەوە نین کە خراپ بن و مەترسیدار بن بەڵام دەستگا ئەمنیەکان یان شوێنیان ئەوە نییە بەڕاستی بڵێن بتوانین بێتەوە کارێک بۆ چارەسەری بەڕاستی بەڵام ئەوەیە دەتۆ دووری دەخیتەوە ئەگەر ئەو بۆ ئەو کەسانی کە مدمین بوون ئەو کەسانی کە کارەسات دروست دەکەن لە خێزان دەدەن لە دایک دەدەن لە باوک دەدەن کە توش بوون بەڵام ئەو کەسانی کە سەرەتا بڕوا بکە پێویستی بە زیندان ئەوانە دەتوان ناو خۆیان دەروناسێکی بۆ بانکەی سەفەرێکی پێ بکەی لەگەڵی بیت دەتوانی چارەسەری بۆ بدۆزیتەوە بەدیلی بۆ دروستکەین لە هەمان کات حکوومەت دەستی داوەتە ئیشێکی باش وەرزش سەرۆکی حکوومەت خۆی بەرزار دەبی محافظ و وەزیرەکان و دەچن ئەمانە بابەتێکی زۆر ئەساسیە ئێستا بەنیازن ئۆلۆمپیاتێک بێتە هەرێمی کوردستان یەکێک موسیبی کاکە ئێوە موچە بدەن پێویست ناکەم دەپارە لە وەرزتەرم گوم کاکە هوەر و وەرزش گەورەترین سەپۆرتی کۆمەڵگایە بەڕاستی کە چارەسەری مخەدەراتیش بەشێکی زۆر وەرزشە مەسافەیەکی زۆر ئەبێ دابرێ بۆی کە بەس بۆ ساحەیەک بەس بۆ وەرزش ئەوە بەڕاستی ینی ئەو بۆ شایانی کە هەیە بەڕاستی پڕ بکرێتەوە بۆ منە ئەو سنتەری چارەسەرانە وەرزشیەکانە هەوڵ بدەین لە سێکتەرەکانی تر قۆمان بە قووەتکەین گەنجانمان سەرقاڵکەین و لە هەمووی مهمتریشەوەیە دەرفەتی کاری گەنجان کە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بە ڕێگای قەرزی بچووکەوە دروست بکرێت بۆ گەنجان دڵیان لەوەی کە گەنجان دوور دەکەن و لەوەی سەرقاڵی کۆمەڵێک بابەت دەبن کە دووربی لەو بابەتانە زۆر سپاس بە ئێوە کە ئیشتان لەسەم پرسەکە زۆر گرین بوو ماندوومان کردن خۆشەویستان زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوون خی گەورە گەنجەکانمان بپارێزێ کوردستانمان بپارێزێ هەتا بەرنامەیەکی نوێی کاردانەوە هیوادارم تەندروست باش بن دڵخۆش بن بەخوای گەورەتان ئەسپێرم خواتانەوە.